بەخشین ئەم جارەش بە جیاواز دێتە خزمەت هاوڵاتیانی کەم دەرامەت و هەژارانی هەرێمی کوردستان. هاوڵاتی و فەرمانبەرانی هەرێمی کوردستان زیاتر لە 2 مانگە موچەیان وەرنەگرتووە و ئەمەش وای کردووە کە بەشێکی زۆری خەڵک هانا بۆ دەستگای خێرخوازی بەخشین ببەن بۆ هاوکاریکردنیان. هەر بۆیە بەخشین بە هاوکاری خێرخوازان توانی لە شاری هەولێر و بە یەک جار 1000 سەبەتە خۆراک بەسەر هەژاران و کەم دەرامەتان دابەش بکات. زۆر سوپاستان دەکەین، خوا خێرتان بنووسێ کە بە هانای هەژارانەوە هاتوین، دەستان خۆش بێ، بەڕاستی شتێکی زۆر باشتان کرد، خوا پاداشتی خێرتان بداتەوە. باوەڕ کە خەڵکی زۆر لەوەتی ئەو کەرەنتینە و شتێ زۆر خەڵکی وەزعێکی خراپی هەیە. زۆر مەمنون کە بەهانەیەم خەڵکەوە هاتوون. ڕۆناکایان لە ماری من پیا کرد، خوار لە دنیا لە قیامەت ڕۆناکایان و پیا کرد. خوای گەورە لە پشتیان بی. تا چەند پێویستان بۆ بڕە خواردنەیە بوویەوە؟ وەڵاهی بەخۆم 6 کەسم، کوڕەکەم کلیەی دەرهاتیە، 5 کەسە 3 مندار و بەخۆ بەژنی لەسەر سەرمە ئەو خوانەبی کەسمان نییە، نە مەحاشمان هەیە، نە خانیمان هەیە، فەقیری وەچی خۆمان قەت خواداینەنێ. ئەی چۆن دەژوین؟ واللهی ئەو ڕۆ 20 ڕەمەزانیە داچت و نانەچی دەڕشێنە لەگە پیارە چاچی بەو مۆرەوال ناو دەومانە. پشکە گۆشتێک مریشکەک نەهاتە مارمان ئەو خوای ئاگای لێ نابەخوای خوا دەزانێ. چ داواکارێکت لە دەوڵەمەندان هەیە لە خوا پێداوان؟ واللهی خوا هیدایەتیان بدە، یارمەتی فەقیران بدەن. بەخشین هەمیشە هەموو چین و توێژەکانی لەیاد بوو و هەموو کات بەبێ جیاوازی هەوڵی دابشکردنی هاوکاریەکانی دەدات بۆ سەرجەم چینەکان و ئەمجارەش هەر یەکە لەمانە بەسەر دەکاتەوە. یەکەتی نابینایان و کەمبینانی کوردستان 100 سەبەتە خۆراک، کۆمەڵی ژین بۆ کەمەندامانی دەست و پێ 100 سەبەتە خۆراک، کۆمەڵەی کەڕوولاڵانی کوردستان 50 سەبەتە خۆراک، کۆمەڵەی پاراستنی مافی بیرکۆڵان 80 سەبەتە خۆراک، کۆمەڵەی کورتەباڵایانی کوردستان 500 سەبەتە خۆراک، کۆمەڵەی هیمۆڤیلیای کوردستان 20 سەبەتە خۆراک، هەژاران و کەم دەرامەتان 600 سەبەتە خۆراک. بەخشین بە هاوکاری خێرخوازان بەردەوامە لە هاوکاریکردنی هەژاران و تا ئێستا تەنها لە 20 ڕۆژی مانگی ڕەمەزان توانیوێتی زیاتر لە 6000 سەبەتە خۆراک بەسەر هەژاراندا دابەش بکات. لە درێژەی کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە مانجی ڕەمەزانی پیرۆز بە هاوکاری خێرخوازان ئەمڕۆ لە نووسینگەی هەولێر بڕی 1000 کارتۆن خۆراکمان ئامادە کردووە، دابەشی دەکەین بەسەر خەڵکی هەژار و نەدار و هەروەها خاوەن پێداسی تایبەت و ئەوانەی کە کورتەباڵا و نابینا و نابیستا و ئەوانەی نەخۆشی درێژخانیان هەیە. دەستخۆشێکی تەواو لە تەواوی خێرخوازان بکەم لە کوردستان و ئێمە وەکو نووسینگەی هەولێریش بەڕاستی سوپاسی خێرخوازان دەکەین. ئەو پرۆژانێک کە دەستگای خێرخوازی بەخشین ڕای دەگەێنێ خێرخوازان هاوکارمان دەبن، هەر ڕۆژەی ئێمە پرۆژێکی ئەوە ئەنجام دەنێ وەکو کە لە ڕابردوو ئێمە کۆمەڵێک پرۆژەمان ئەنجامدا. بەخشین لە ماوەی ڕابردوو تەنها لە شاری هەولێر توانیوێتی 1131 ملیۆن و 800 هەزار دینار و 2000 سەبەتە خۆراکیش لە مانگی ڕەمەزان بدات بە هەژاران و کەم دەرامەتان. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.